پێشکەشکارە ئەوی ناسۆها حەزەکەم هەنێک شتی تازە بدرکێنم لە شەقامەوانێک کە خەڵک بە دووبارەیان نەبینێ. ئەو نهێنێت چی بوو کەوتە ڕەنگە ئێستا بێڵێن هەنێک تەحەفوزە بێ بکرێت. ئەڤین چی کردووە هەندێک لە کەسە نزیکەکانی قسەی لەگەڵان ئاکرد. پێم خۆشە بیڵێ بۆ ئەوی لە نای بینەر شتێک دروست نەبێ. ئەوان وتیانە نابێت من دوای پرۆگرامەکە پێتەڵم. بەس نەمگرێنی ئەمڕۆها. ئەمە چ پەیوەندیی بۆ لەگەڵتەوە؟ لە پاداشتی قسەی ساردا هەمە ئاهۆ هەناسەی گەرم کەسێک شێتانە بەردەم تێبگرێ من بەرقی تێدەگرم. من نامێ مەسەلەن ئەو کەسێک کە هێتە شەقامەوە دڵگران بێ. ئەمەیان زۆر سەختە باوەڕەکەی هەتا ئێستا بیرم لەو شتە نەکردبووانێ. من خۆم گرتەکەم بینیوە و زۆر لە کارکتەری تۆشۆم ئاچوو. چیرۆکێکی زۆر عجایب و سەرنجڕاکێش لەسەر گرتە ڤیدیۆیەکە بۆ بگێڕمەوانێ. فەقە پێشووی تۆ باتی تایە بۆ هەرە ئەشعەیەکە بگرتایە قسەیەکەیە فیشە پوشت تەقەو لێکراوە. زۆر ناخۆشە بچیتە پرۆگرامێکەوە پێت بڵێن تۆمری. نەو قەومان نانەخێر نام قەومان. بەتەمایکەی بێقەومێنی. هاوڕێیانەوە تووتی پێویستەوەی. 28 ساڵ تەمەن خۆشەویستیتیانە بووە؟ دڵی دڵم لەبەر چۆن؟ هیچ لەگەڵ تۆم نەبوو لەگەڵ کامێرایان خوا خراپتر نەیە. با 4 پرۆگرامی کە پێشکەشکە و بینم چیم لەسەر هەلا ئەو لەکۆ